برایانی بەڕێزی ئێمە ئیسلامیەکان کۆڵ نەدەن لە چاوکردنەوەی خەڵکی، کۆڵ نەدەن لەوەی نمونەی ئەخلاقی بەرز بخەنە پێش چاوی خەڵکی، بۆ خۆشیان نەفەس درێژ بن، بەقەدەر ئەوەندەی ئیستیعابی ئیسلامەکەتان کردووە ئیستیعابی واقعەکەی خۆشتان بکەن. بەڵێ ئیمارەتێکی ئیسلامی دروستکەین، بەڵام لە ئیمارەتی بەدرخان بچە نەک تالیبان. ئیمارەتی بەدرخانی خۆمان گەورەیە، نەک ئیمارەتی تالیبانە کە بۆ خۆی نەیزانی چۆنەی با بەڕێوە، بۆ خۆی نەیزانی چێ سواری دەبابەی کرد و بردیە پێشوو. ئێستا تالیبان چاویەکرێتەوە کو بزوتنەوەیەک، ئەو کاتە نەیەزانی دنیا چییە. زۆر زەروریە برانی بەڕێزی من، بەقەدەر ئەوەندەی ئیسلامتان گرتووە مێژووی کورد بخوێنەوە، خۆ ئامادەکەن بۆ مەرحەلەیەکی تری داهاتوو. چیمان لەوانەی غەزەکەمترە دەحلان بەڕوو ڕەشی بخەینە پێش چاوی میلەتی خۆمان. هیچ دینە پێمانە، دید و تێڕوانینە گرتومانە، ئازادیە هەمانە، ئازادی سەد ئەوەندەی گیراو بین دەسەوسان بین، ئێمە ئازادیەکەمان لە قول وەڵڵاهو ئەحەدایە، ئازادیمان لە فکرایە. بزوتنەوەیەکی ئیسلامی زۆر سادە و بەسیتمان هەبوو، چەند جار قیادەی خۆمان گۆڕی. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی قیادە بوو، دوایی گۆڕا بە مامۆستا شێخ لەتیفی ڕەحمەتی، مامۆستا شێخ لەتیف گۆڕا بە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی کەڵەپیاوی تاریخی ئیسلام لە دوای شێخ سەعیدی پیران. مامۆستا مەلا عوسمانمان گۆڕی بە مامۆستا مەلا عەلی ڕەحمەتی خوایان لێبێ. گۆڕانکاریەکانی قیادە لای ئێمە ئاسان بوو، چونکە بزوتنەوەکەمان ئازاد بوون، خەڵکێک لە ئازادی ئیسلامەوە هاتبوو بەرەو لای ئێمە. عبودیەتی هیچ یەکێکی لە قیادەتیان نەبوو، چونکە قیاداتی ئێمە لە مزگەوت بوون، قیاداتی ئێمە لە ناو خەڵکە پەروەردە ئەبوون. خەڵکێک لەو سەر جادەیە ئەیوەستاندن سوال و جوابی لێکردن، ناشێ بڵێ ناتوانین. لەبەرەوە برایانی بەڕێزم نمونە بخەنەوە ڕوو، نەفەس درێژ بن، چاوکراوە بن، عاقڵ بن، وریا بن، زیرەک بن، باش خۆتان دامەزرێنن بە بنەمایەکی فکری بەهێز، ئینسان و گەردون و ژیان، ململانێ و دەبڕێکڕاچوونی شارستانیەتەکان و فکرەکان هەمووی هەڵاوێرن لە یەکتری، ئیستیعابی بکەن بەرەکانی شەڕ، ئەسالیبی شەڕ، شێوازەکانی ڕوبەڕووبوونەوە، ئیستیعابی بکەین هەموو. ئەنجا دیدێکی سیاسی ڕەسەن لەسەر پەروەردەبوونەوەی کورد، چەند توو لە کێشێ ئەم پەروەردەبوونەوەی دەسەڵاتێکی ئیحتیلال و دەسەڵاتی کوردایەتی ئەوانانی فاشل بە عەلمانیەتێک ئێستا ئەیانەوەی بیرڕوخێنن ئەوەی کە ماوە، بەڵام بناغەکەی لای ئێمەیە، هیچ کەسە ناتوانێت بناغەکەی بڕوخێنێ. ئەوان زەرەریان لێکەوێ، بەڵام زەرەر لای ئێمە ناکەوێ. لەبەرەوە پێویستە دیدێکی سیاسی زۆر ڕەسەن لەسەر کوردێتی خۆمان قاڵبینەوە تایە بۆی بتوانین بیخەینەوە ڕووبەردەستی کورد. ڕەوشتێکی ڕەسەنی پێغەمبەرانە قورئان و حەدیث، مافی مسلمان لەسەر مسلمان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردو. ئەنجا لەگەڵ نەریتێکی پەسەند لایەنی کۆمەڵایەتی خۆمان بەقووەت کەین بۆی خێزان نەفەوتێ، بۆی خێزانەکان شیرازەیان نەپسێ، خێزانەکان تێکەڵ یەک ببن، ئینتیمای قەبەلیمان کەم کەینەوە، ئینتیمای تەنزیمیمان کەم کەینەوە، بەرەو فکرێکی بەرفراوانتر بڕۆین، بەرەو پێکهێنانێکی سەر لە نوێی ئومەتی ئیسلام بکەینەوە بە الذين آمنوا وهاجروا وجاهدوا والذين آووا ونصروا. ومێدەوارم برانی بەڕێزی ئیسلامی خۆمان ئازاتر بن، عاقڵتر بن، بەرفراوانتر بن، گۆشەنیگایان زیاتر بکەن و ململانەکان زیاتر ئیستیعاب بکەن، خۆیان زیاتر کۆنتڕۆڵ بکەن، زاڵ بن بەسەر هەوا و هەوەس و حەزەکانی خۆیانە، ئەقڵیان بە کۆمەڵکاری خۆیان بشکێ و بشزانن چۆن کارەکەن. خوای پەروەردگار ئێمە شوێوە سەرکەوتوو بکە، خوای گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی، خوای گەورە بمان کاتە ئەو زەمینەی کە سەر لە نوێ کوردێتیەکەی خۆمانی لەسەر بینا ئەکەینەوە، ئاڵایی بەرزی باپیرانی خۆمان بە شەرەف و ئابڕوو جوامێری خۆمان، خواناسی خۆمان بە دەرخان بەرزەکەینەوە جارێکی کە ئاڵاکەی شێخ مەحموودی حەفید، ئاڵای شێخ عەبدولسەلامی بارزانی، ئاڵای اسماعیل خانی سمکۆ ئیبراهیمی میلی و مەلا سەلیمی خێزانی و ئاڵاکەی شێخ سەعیدی پیران. خوای پەروەردگار ئەو شەرەف و پلە و ئاسە بەرزە بە ئێمە و ئێوەش ببەخشێ، خوای گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بە تیری قودرەتی خۆی وامان ئەو هەدەفێ پێ بپێکێ کە خۆی ئەیەوێ. خوای گەورە ئێمە شوێوە سەرکەوتوو بکە و دڵسۆزمان کا بۆ دینەکەی خۆی، خواویستمان کە نیەتمان ساغ کاتەوە بۆ خۆی، دڵتان بە دینی خۆتان خۆش بێ، بە فکرتان خۆش بێ، بەو ڕێبازە خۆش بێ کە ئێوە لەسەرنی، ئێوە هەر وەختێک وجودتان بۆ دروست ببێتەوە خەڵکێکی تر پێتانەوە ئەلکێ،
ئێستا خەڵکێک وەکو هیلالی جەژن بۆتانە گەڕێ لە تاریکایی شەوی کوردایەتێوانانە لە باشوور خەڵک چاوتان بۆ ئەجێڕەکەی دروستە بنەوە کەی دێنەوە بیکەن بە جەژم خواب بکەم إن شاء الله زوبه. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.